بەڵە خۆشەویستان لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەماندا ئێمە لە ڕۆژە پیرۆزەکانی جژنی قوربانین. بێگومان جژنەکان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چ ڕەمەزان چ قوربان کۆمەڵک پەیامی تایبەت بە خۆیانیان هەیە و قوتابخانەیەکن و کۆمەڵک وانی تێدا فێر دەبین. بەتایبەت جژنی قوربان کە لەسەر و هەموویەوە قوربانیکردنە و قوربانیە لەوانەیە لە ڕووی دارایی و لە ڕووی معنەویەوە ئێمە کە مەڕێک سەرە بڕین کە وڵاخێک سەرە بڕین تام و چێژێکی ئیمانی و ڕۆحی لێ بکەین، بەڵام ئەگرێ ئێمە قوربانی لە زۆر بابەتی دیکە بکەین و جەژن ڕنگدانەوەی لێبوردەیی و بەڕاستی یەکڕیزیە لە نێوان هەم موسڵمانان هەم لە نێوان تاکەکانی خێزان و بنەماڵەکاندا. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دیار شێخ محەممەد بانخواست باس لەم بابەتە گرنگانە و لە موانە جوانانەی جەژنەکەین. کاک شێخ بەخێر بیتی. جزاك الله خيرا. جژن فیرۆز بێ. فیرۆز بێ لە هەموو لە جەنابیشتان لە سەرجەم بینەروبی سەری بەڕێز بەتایبەت شاری سلێمانی کوردستان. هەمیشە لە جژن و خۆشیاوی یەخۆ مەڵتان ئاوا بە نقڵی پەیامی ڕۆژی شبینێ لە خزمەتتانە. یا الله وەڵا پەنێکم ما بوو بە یادگاری هەوار خەتاکەی جەنابە نییە وەڵا هی منیش بێ قوبوڵمە. ئەمە دکتۆر جان لێرە دەسی بێگریێتە دەرەوە شوێنێکی نییە دەسی بەڕاستی قەی ناکەێک کێشە نیە. یا الله مەش بوو بە یادگاری پەیامی ڕۆژ. یاخوا بە خێر سودەکەمان هەموو کرد بە نەقۆڵ دکتۆر جان ئێمە چۆن لە شێوازێکی گشتی لە جەژن و لەوانەکانی جەژن قوربانی کردن ئازادی لێبوردەی ئەمانە هەمووانم جەناب دەزانێت هەر بەڕاست ئێمە چۆن لەمانە بتوانین بەهرەمەند ببین بتوانین لە فەڕ و بەرەکەتی ئەم بابەتانە خۆمانی پێ بڕازێنینەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد المبعوث رحمة للعالمين وعلى إخوانه من النبيين وآله وأصحابه أجمعين وعنا ببركاتهم إلى يوم الدين. دستان خوش بخوا پاداشتان باتەوە وای تعالی بێ خاتە میزانی حەسەناتتانەوە لە قیامەتا و جەژنیشتان پیرۆز بێ و وەکو دووبارە جەژنی هەمولایە پیرۆز بێت بینەروبی سەری بەڕێز کوردستان بەتایبەت و عالەمی ئیسلامی بەگشتی. خوای تعالی بیکا بمای خێر و شادی و شادومانی و صحەت و بەرەکەت و عافیەت و نیعمەت بۆ هەمولایەک. جەژن چ جەژنی قوربان چ جەژنی ڕەمەزان بەتایبەت جەژنی قوربان هەندێک پەیام و دروس و پەندی زۆر گەورەی تایە. فەرمووت قوربانیکردن و عەفوکردن و باقی وانەکانی کە چۆن ئینسان بتوانێت بیکا بە دەرس یان سوودی لێ ببینێ. ئەم بابەتە بەڕاستی پێویستە بزانین بەقەدەر فەهمی خۆمان هەزمی خۆمان بۆ بابەتەکە و بەقەدەر مەدا دەرەجاتی ئیمانمان بۆ مەسئلەکە ئەتوانین ئێمە سوودی لێ ببینی. موسڵمان ئەبێ هەوڵبات هەموو کات و ساتێکی لە مەشحون بێ لە شەحنا بێت. بۆیە هەر لە یعنی مەقاصدی عیبادات لە ئیسلامە ڕۆژانە 5 فەرزمان هەیە بینی هەموو فەرزێک چەند ساعتێک بینیەتی هەموو فەرزێک 5 دقە ئەگەر بە جەماعەتیش ئینسان ئەنجامی بات هەر ناگاتە 10 دقە. ساڵی جارێک حەز ساڵی جارێک ڕەمەزان ساڵی جارێ زەکات. ئەمانە بۆ ئەوە هاتوون کە من و جەنابت و باقی موسڵمانان بەردەوام لە شەحنا بین بەردەوام لە نوێبوونەوە و تەجدید و تەجەدودا بین. بۆیە قوربانیش جەژنیش هەر وەکعید لە زمانی عەرەبیە لە عەودۆ هاتووە لە هاتنەوە و گەڕانەوە و بەسەرکردنەوەی ئێمە جارێکە بمە میفتاحە بۆ چەند شتێک. یەکەم تەصفیە حساب لەگەڵ خۆی پەروەردگار، دووهەم تەصفیە حساب لەگەڵ عەبدوڵڵاه کان، یعنی تەصفیەة الحساب مع الله ومع عبد الله. ئێمە جەژنی ئێمە جیاوازە، جەژنی ئێمە جیاوازە لەگەڵ جەژنی خەڵکی کەیە. لە چیە جیاوازە؟ لەوا جیاوازە کە جەژنی ئێمە بە بسم الله دەست پێ کات. یەکەم شت ئینسان کاتێک کە خەبەریە بێتەوە بە نوێژ شتێکەیە پێوتێ سەلات العید. سەلات العید کە نوێژێکە مؤتەمەرێکی ساڵانەیە، مؤتەمەرێکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە سەحرا کردوێتی بۆی هەمووان بەشدار بنتیایە، بۆی ئیتیصالی بەندەکان دووبارە و سێبارە نوێ کاتەوە لەگەڵ خۆی پەروەردگارە جەلە جەلالوه. بۆیە جەژن لای ئێمە جیاوازە. ئەو نوێژە ئەومان پێڕەکە کە لە ئەسڵی ئەسڵا نوێژ سیلەیە، سەلا سیلەیە.
يعني پەیوەندیەکی تایبەتمەندی پەیوەندێکی جیاوازە لە بینی عەبد و خوای پەروەردگارە نوێبوونەوە. نوێژ دوعایە لە زمانی عەرەبیە ئەسەلا دوعا کەواتە هەمچان ڕەبتە. دوای ئەوە ئەم جەژنە عادەتەن ئێمە دەست پێ کات بە قوربانی. هەموو دەوڵەمەندێک قەرزاری ئەوەیە کە حیوانێک سەر بڕێت. ئەم چیرۆکەی ئیبراهیم خەڵک هەزمی ناکات. ئێستا هەندێک لە مسلمانانیشی تێکەوتووە وەڵا ئەمە بابەتەکە سیناریۆیە قورئان باسێکە و توعیب نیە ئینسان ئەم قسانە یعنی باوی ماوە یعنی تۆ ڕۆژانە هەندێک شتە بینی لە بینی خۆت و خۆیە کە شتەکان زۆر ئاسان بێ. ئیبراهیم عەلەیهی سەلام خوای تەعالا هیچ کات ئەوەی لە من و جەناب ناوێ یەکی مناڵێکمان سەر بڕین. هیچ کات ئەوەی نەویستوە لە ئیبراهیم کە ئیسماعیل سەر بڕێت. ئیمتیحانەکەی ویستووە. بۆیە قورآن حتى باسی قوربانیە فەرمێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. خوا پێویستی بە گۆشت و خوێن و شتەکەی نییە، پێویستی بەوەیە کە ئینسان بەرز بێتەوە، پلەی بەرز بێتەوە لای خوای پەروەردگار جەل جەلاله. بۆیە هەموو یەک لە ئێمە قەرزارین کە خۆمان ڕزگارکەین، مناڵێکمان ڕزگارکەین بە قوربانیە کە لەوانەیە وەکو جەناب فەرمووت حیوانەکە ئەگەر بچووک بێ هەمووی ناکاتە $400. طبعا المەیسور الحال ئەوەی کە هەیەی ئەوەی کە نیەتی پێغەمبەری خوا مطمئین بێ بۆی کردووە عەلەیهی سەڵاتو وەسسەلام. بۆیە قوربانی ئەمە شێوازە حەقیقیەکەیەتی کە سەربڕینی حیوانێک. بەڵام لە ئەسڵا ئێمە تەنها بەس ئەوە وەرناگرین، ئێمە قوربانی وەکو معنایەکی مەجازی و معنەوی وەریەگرین کە ئینسانی مسلمان خاوەن پەیام خاوەن ڕیسالە ئینسانێک کە دعوەی پێغەمبەران هەڵگرێ کە باشترین کەسابەت ئەو کەسابەتەیە ئینسان لەگەڵ خوا بیکات، ئەو کەسابەتەیە کە دعوە بۆ دینی بکەی، کە دعوە بۆ پەیامی بکەی، کە دعوە بۆ ریسالە و دستوری بکەی، کە ئەمە پێوترێ مەسلەکی ئەنبیا، باشترین ئیشە ئەمە. بۆیە موسڵمان کاتێک کە قوربانی ئەکات ئەوەمان فێرەکات ئەبێ هەرتا ئەگەی بە قیامەتت، هەرتا ئەگەی بەخوات، هەرتا ئەگەی بەو موعیدەی کە دنیا بەجێڵی تۆ بێ لە قوربانی دانابیت. ئەگەر هاوسەریت ئەبێ قوربانیت هەبێ، ئەگەر باوکی ئەبێ قوربانیت هەبێ و ئەبێ خۆشمان مەمنون بین لەگەڵ قوربانیەکە خۆت مەمنون بی. ئینسانی مسلمان هەمیشە لە قوربانی دانایە بۆ سەعات 23 دقاستی نوێژی بەیانی ئەنجام بی. ئەمە قوربانیە بەجەستە، ئەمە قوربانیە بە ئیسراحەت لە مانگی حەوت و هەشتا بە ڕۆژووی، لە مانگی حەوت و هەشت و تەمموزە بە ڕۆژووی ئەمە قوربانی دانە بەڕاستی. بۆیە قوربانی معنایەکی زۆر گەورەی هەیە. بگەڕێمەوە سەر سەربڕینی حیوان معنای جوانی تایە سیلەی ڕەحم بە مسکین و هەژار و فەقیر، کۆبوونەوەی سەر سفرە و سیلەی لەحم. ئەمە مهمە بەڕاستی لە شوێنی هەموو ئەوروپامەیتیانە، هەموو ئەوروپام شتیانە بەسەرکردنەوەی خەڵکەکان. أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدعو اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم الذين هم ويمنعون الماعون. سورة أمتي إيما پروردبوين لسر قاب توزيع ماعون يعني قاب يمنعون الماعون يكي لمعنى كان إطعام الطعام. أما كسنة إبراهيم يقداني نخواردو إلا كسيق لقل يابو به إبراهيم عليه السلام. بويا أجر تفسير كان بخيري تو لقصي إبراهيم شاكرا لأنعمه أو تفسير أو دو آيات أو دو كلمين شاكرا لأنعمه بتنياناني نخواردو إلا أبي كسيكي لقل عبو به. أما هموي لم سربرين وشتوف بومان أمينته وكو درز ورقتن بياما قورا كي رمضان كأم قوش توزيع كردنية ججني قربان خودي قوش تكنية خودي أويا كدلكان ربط قنوة تسامح وتصافح. أما مفتاحك باشا ودرقايك تشاكا وهنقاوك بو كسي مسلمان كدوبارة استعدادي تصفيح حساباتي هبه والله العظيم ببي كوملاياتي بون دنيا ناروا. بويا آخر سورتي أما سورة ناس، آخر سورتي قرآن سورة ناس يعني سورة خلق لنا وخلق نبي بدم خلق نبي ذرية بعضها من بعض، ذرية بعضها من بعض حموي متسلسلة يعني أوي كوم أنا كاتو باوك آدم ودايك حوايا. إما كسيكي يهودي كإسا غزة زلزلاني بدسيانو كسيكي نصراني همو أو أوروبا وكسيكي بوذي
کەسێکی هندۆس کەسێکی ئاگرپەرست ئەمانە هەمووی لە ئەسڵی خلقەتا برای ئێمن چونکە ئادەم و حەوا کۆمانەکاتەوە بەڵام ئەم برایە تۆ چۆن لە خەمیایت ڕایکێشیتەوە چۆن لە خەمیای سەحبیکەی شتێکمان هەیە لە دینە پێوتێت تەئەلوفی قولوب بۆی دڵەکان سحر و سەحبیان کەیت جارێکە ڕایان کێشیتەوە مسلمان هەمیشە لە پلانایە بۆ ئەوەی پێغەمبەر ئاسا خەڵک ئینقازکە يعني ليخرج الناس من الظلمات إلى النور منو جنابت استا كاتك شي أكن بغزة أو يهوديانة لا أصلا منو جنابت رقبا لا يهودينية وكو شخصي أو كسا نا وكو تبعت وكو مسلك وكو رفتار وكو إيش سقطاني كأنجامي أدن كهموسر أزيان كدو بدوجمني خويان إما أوان دوجمن مانين دوجمني حقيقي إما لأصلا شيطانة چونك قرآن همي جوليكي بسلام كانت تنها شيطان ملعونة حتى فرعون لعنتي لنا كراوة حتى فرعون لعنتي لنا كراوة بويا كسيجنية لسال أزناي خيري مطلق وشري مطلق به شري مطلق شيطانة خيري مطلق إجمانية بويا أم بابتا أبي أقاداري بين يكي لفايا مكاني جوليكي أم ججنا مسألة عفوة زۆر باش ئەوی نەسەر ئینشاڵڵا زۆر باشە دکتۆر باباسێک لە عەفو بکەین و باباسێک لە لێبوردەیی و گردن ئازادی بکەین وەکو زانین لە هەردوو جەژنەکەیە گردن ئازادی بوونی هەیە بەتایبەت لە جەژنی قورباندا 4 ڕۆژە و ماوەیەکی زیاتر هەیە بۆ ئەوەی بچینە لای خزمان و لای هاوڕیان و دۆستانمان بۆ ئەوەی گردن ئازادی لێ بکەین و ئەگەر ناخۆشیەک هەبوو لێبور دەبین بەرامبەر یەکتر گەورەی لێبوردەیی چییە و بەتایبەت ئەگەر لە جەژنەکاندا بێت و گردن ئازادی بکرێت لە کەسی بەرامبەر چ گەورەیەکی هەیە و چ پاداشتێکی هەیە طبعا مسألة عفو كردن و تسامح و لێبوردەیی قضية زۆر گەورەیە و مەشروعێکی زەخمە و پرۆژەیەکە ئینسان ئەبێت لە پێناویا بژی منوتم بێ کۆمەڵایەتی بوون ئینسان ناتوانێت ئیدارەکە لەسەر ئەرز بەبێ عفویش ناتوانانی ئەو کۆمەڵایەتی ئەنجام بدەی بەبێ عفوکردنی مقابل چونکە من مامۆستا دانامەوێ وەکو مامۆستا دانا وەکو دیار نامەوێ ئەو کۆپی بەس بۆ تەسکەرە و جنسیە باش من لسه جنابت خێزانداری لەگەڵ خێزان تا لە 100% تەبیعەتتان جیاوازە بیئەتان جیاواز بووە پەروەردەتان جیاوازە ژینگە و قەریە و لادێ و دێ و هەمووی جیاوازە بەڵام لە کولها ئەوەی کۆتانەکاتەوە لێبوردەیە لە یەکتر ڕۆژانە هەڵە ئەبێ بەڵام هەڵە مێڵە بێ بە پەڵە بیش بێ بە پەڵە خۆ هەرەبێ تۆ وردە هەوڵ بی بیسڕیتەوە بەڵام سڕینەوەی تۆ زەحمەتە بێ فعفوکردن مەساحەیەکی زۆری داگیر کردووە لە قورئانە بەڵکو عفوکردن ئەزانی وەکو نوێژ فەرزە چونکە قورئانە فەرمێ خودی العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين لتفسير آياتك هرشي مفسرين الله أوي عفوناك جاهلة أوي عفوي مقابلناك جاهلة تينا جيشتوا بويا هرتا سرسخان هولبا شعار وشعور دروشمت هوي وهوين وهويرت آواز وآوات تعفو كردني مقابل به يتشيني لصفاتك يعني خويا پروردگاریش العفو يكي كلنا مكاني خوا جل جلاله چون جيبجيك يمناوا چون متمثلي أبيت پێویستە تۆ نەک لە جەژن فرسەی ئەخیرە بەڵام تۆ ڕۆژانە کەسێکە دەسەر سەرینەکە قەڵەمی عفو بێنەوە سەر هەموو کەسێکە خۆی عفوکردن ئەوە نیە لە ناچاریە من جەنابە عفوکەم ئەوەیە کە لە هەموو ئەتوانی هەموو شتێ بکەی بەس نایکی بە عوقبەی کوڕی عامری فەرموو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام صل من قطعك واعط من حرمك واعف عمن ظلمك بەم سێ شتە ئینسان مرتاحە بێ یەکێ لەوانە عفوکردنی نەک عفوکردنیە کە من بە گومان عاجز بووم لێ عمن ظلمك ئەوەی ستەمی لێ کردووی طبعا ستەمەکان جیاوازن لێرەوە ئەم مەسئلەیە نەقۆزرێتەوە وابزان بە ستەم هەیە دەستیان ناوەتە قوتی خەڵک ئەو بەڕاستی ئەوە نییە ئینسان عفویکە دەست یعنی قوتی خەڵکیان نایە زەوتیان کردووە معاشاتی خەڵک نادەن ئەمە بەڕاستی زوڵم و ستەمە من باسی ئەو ظلم مستەمە ئەەکەم کە جێ بێتەوە لە ژێر معنای ظلم مستەمە کە من مامۆستا دانا دراوسەین ڕەفیقین شەریکین خزمین نزیکین ئەتوانین یعنی مسامحەی یەکتری بکەین هەتا سەرێسقان نامەوێ بیدۆڕێنم بە تایبەت ئەو کەسێک کە 15 ساڵە ڕەفیقتە 10 ساڵە دراوسێتە 10 ساڵە هاوسەرتە 10 ساڵە نازانم چۆن ئەتوانی وازی لێبێنی يعني تو بهاليك استعداد هي همي ضربي فيكي
هەمووی زەربی یعنی ئەکسێکی بەسەرا بێری چۆنە بێشتیوە. دکتۆر خۆی گەورە فەرمووی ئێوە ڕەحمکەن بە یەکتری بۆی میش ڕەحمتان پێ بکەم. ئەکرێ ئەمەش بڵین ئەگەر ئێمە لە نێوان خۆماندا لە یەکتری نەبورین، یەکتری عەفو نەکەین، چۆن چاوەڕێبووین خۆی گەورەش لە ئێمە کە دنیای هەڵە و پەڵەمان بەرامبەر خۆی پروردگاری عەفومان کە؟ لەسەر قسەکەی جەناب لێ خۆشبوون لەگەڵ ڕەحمە هاتووە. لەو ڕوایەتی لە بەیهەقیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ ئیرحەموا تورحەموا وەغفیروا یوغفەر لەکم. پێکەوە هاتوون کەواتە هەچ کاتی تۆ عەفوت کرد صاحبی ڕەحمی. قەزیەکەت لات قەزیەی ڕەحمە. ئەو ڕەحمەی کە لەناو هەموومانایە یەک ڕەحمە 99 بۆ قیامەت. ئەو ڕەحمەی جەنابت بە هاوڕێت، بە مناڵت، بە خێزانت، بە دراوسێت، بە دایک و باوکت هەمووی جێ بێتەوە هی هەموو سەر ئەزلێک ڕەحمی خۆی پەروەردگارا جەلە جەلالوه. یەکێ لە ناوەکانی خوا الرحمن الرحیم کە دەستی پێەکەین صیغەی مبالغەیە بەڵکو دەستپێکی نوێژمان دوو جار ئەوەی تیا بسم الله الرحمن الرحیم الحمد لله الرحمن الرحیم ئەم دیسان کەواتە ئینسان ئەبێ یەک پارچە بێ لە سۆز، لە میهر، لە ڕەحم، لە عەطف و حەنان، لەبەرەوەی ئینسان بەوە جوانە. دکتۆر کاتێک تۆ لەگەڵ کەسێکە گرفتت هەیە حەقت و هەن لە دڵەوە ئیتر تووشی کۆمەڵێک کێشەی دەرونیە بیوانە، بەڵام کاتێ ئەم کەسە عەفوەکەی لە ڕووی دەرونیەوە هەستەکەی ینی ها کوردنەڵێ ئۆخژنە پێگە هەستەکەی زۆر مۆرتاحی، هەستەکەی شتێکت کردووە یعنی زۆر گەورەیە بۆ دەرونی خۆت. چۆن ئێمە بتوانین ینی دەرونی خۆشمان تەندروستکەین لەم بابەتەیە بەڕاستی بەم عەفوە بەم بێبوردەیە؟ هەچ کەسێ خۆی خۆش نەوێت و هەچ کەسێ خۆی داخلی نەدۆزی بێتەوە ناتوانێت ئەم بابەتە جێبەجێکات. ئیسا جەنابتان هەر یەک لە ئێمە دوو نەفەرین، یەک نەفەر نین، خۆم و خۆمم. ئەبێ خۆمی داخلی کۆکەمەوە بیدۆزمەوە، ئاگام لێی بێ لە پێناوی چیا من کینەم هەبێ، لە پێناوی چیا حەقدم هەبێ. ئیمامی شافعی هەر زۆر فریایی ئەم بابەتە کەوتووە. زۆر فەرموویەتی لما عفوت ولم أحقد على أحد أرحت نفسي من هم العداوات. كاتك عفوي مقابلكم وحقدم نابي برامبر هيج كسي كينم نابي بغضم نابي أرحت نفسي راحيك إسراحتي أدم بخوم لهمي عداوات دجمناياتي لبنايتيا بوشي يان تأويلي سقط يان تفسيري سقط بونيتي جنابت يان بقمانويا أجينا إنسان أجر خوي بناسي وحقيقتي خوي بناسيت وخويجي خوش بيت ئەزانێت کە چەنە ئینسان معرەزە بۆ هەڵەکردن، معرەزە بۆ زەلەکردن. تا چۆنە گرنگە کە ئێمە جگەلەوەی کە بەخشن دەبین و لێبور دەبین بەرامبەر کەسێکە ستەمێکی لێ کردوون یا خۆ ناخۆشێکمان هەبووە، تا چۆنێکیش گرنگە کە ئێمە دەست پێشخەر بین لەو لێبوردەیە ئەگەر تەنانەت هەڵەکەی ئێمەش نەبێت. ئەوەی کە تێگەیشت بێ لە بابەتی ئیمانیات، بابەتی موسڵمانیت بوونی، بابتي كأرين قرآن وسنة دعوة بو كاد أفرمي وخيرهما الذي يبدأ بالسلام. باشترين يان أويا كدس بي أكاتوا بشي دس بشي أكاتوا بسلام كردن بأشتواهي جاء أم سلامة دو معنى هي إما أشتواهي لقد جنابته وإما أشتواهي لقد ناخي منك مسألة عفو كردن هادو كانت كاتك جناب عفوكم مسامحتكم مجالك كت في أدم درجاي كلا قلتا أكمو صفحي كينيات لقلا هلا يمو أو كاتا أو جاري هر سلامة بو داخلي خوم أشتواهية أو يوم صدانا فرمي ناخذ أسوداء تندروستية صحته بركته نعمته هيج خلق لمتي أنا جيش ولا مقضية إن جادوا أو مجال دانا بجناب الدرجاي كينيا مفتاحي كينيا صفحي كينيا قرآنش أما جاي بيكده فرميتي وفصفح الصفحة الجميل نك صفح جميل به صفحي جميل شيء صفحي جميل أويك لا تخش أمو قليج ليناكم باسيناكم جاري كنا يمو بيشوا أصلاً هؤلاء ينبيلي لبيرم تشتوا يوايا لا لبيرم ناتشتوا لدل ما وجودي هي بلا نا أبي هول بي بيصريتوا إنسان استعدادي أوي هي إنسان أتوانه بويا مسألة عفو مسألة كي زور مهمة جورترين إنفاق جورترين بخشيني لا يخلق وازان باره نا قرآن فرميت طبعا شواردة يسألونك على القرآن هاي يعني برسيارد لي كان ويسألونك ماذا ينفقون قل العفو الله برسيارد لي كان شبه بخشيت نالي مال الله عفو توزيعك ببخشره
بەخشیکە بەثیکە لەگەڵ تا وەک چکلێت پێت بێ وەک چکلێت هەمان ئوسلوبی هەبێ هەمان ئوسولی هەبێ هەمان بابەت بێ بۆیە مەسئلەی عەفو مەسئلەیەکی زۆر مهمە والله عەفوکردن ڕسائلی ماجستێر و دکتۆرای لەسەرە بالمناسبە هی ئەوە نییە بە بەرنامەیەکی نیو سەعاتی باسی کەیت ئیمامی غەزالی لە ئیحیا علومالدینە لە چەند سەفحە و وەرەقەیەکە باسی عەفوکردنی کردووە لە بابی چییە لە بابی منجیاتە چونکە ئیحیا علومالدین کتێبێکی زۆر ڕاقیە طبعا 4 ڕوبعە ڕوبعێکی باسی مهلیکاتە ڕوبعێکی باسی منجیاتە ڕوبعێکی باسی عیبادات و عاداتە ڕوبعەکەی کێشی بۆیە پێویستە ئینسان هەوڵ بات کە خۆی نەجات دات لە هەندێک ئەو مەسائلانی مەوەسا ئاماژەی پێکرد لە مەسائلی دەرونی و حقد و ئەو نەخۆشیانەی کە تووشی ئینسانە بێ تەنها بە مسامحە مسامحەی مقابل و مسامحەی خۆی ژت ئینسان عەفوی خۆی بکات عەفوکردنی خۆ مەوەسا یەک دەقم بەرێ لەسەر چۆن ئینسان عەفوی خۆیەکە عەفوی خۆیەکە بۆی کە گەژبین بێت بۆی کە ڕەشبین نەبێت بۆی دایم لەسەر پێ بێ چواردەخۆر بێ منطەلیق بێ مبتەسم بێ من خەڵکی وابین وازانم لە دۆزەخ ڕای کردووە خەڵکی وابین وازانم هەرچی ئەحادیثی جەهەنەمە لای ئەو نە پێ ئەکەنێ نەخەندەی هەیە 4 ساڵ بوو پێ نەکەنی ژنی هێنا پێ نەکەنی مناڵی پێبەخشی پێ نەکەنی بەس ئەمێ پرسیارکەم ئەم پێکەنی بۆ کەی هەڵگرتووە بۆ کەی هەڵگرتووە هیچ مەلایە گوتوێتی دیان عەورەتە دەری مەخە بۆ دەری ناخە دەریخە تەوزیعاتی خەندە بکە وتەبەسموکە بوجه ئەخیکە صەدەقە بۆ لەبەرەوەی سەحبی خەڵکەکانی پێکەی خەڵکی پێ ڕاکێشی گەورەترین دعوە ئینسان بیکات دعوەی ئینبیساطی وجهە ئینبیساطی وجه صحابە فەرمون هەچ کاتێ پێغەمبەری خوامان بینی بێت ئیلا بەسمەیەک خەندەیەک لەسەر لێوەکانی بووە بۆیە عەفوکردن بەوەی ئینسان کە گەژبین بێ ڕەشبین نەبێ دەستخۆش بێ زۆر بەڕێز دکتۆر شێخ دیار شێخ محەممەد بانخوا سپاس بووی کە لەم خودوتەنیم بابەتە زۆری ئەوێ بەڕاستی خزمەتتانە دەستخۆش بکات یاخواسە